پێخۆشە دوو نمونەتان بۆ باسکەم لەسەر ئەم ڕێکخراوانە بەبێ ناوهێنانی کەس و یان شوێنەکان. باش ساڵەکانی ئافرەتان هەبوو ئێستاش ماوە لەوانەیە لە دەنگیشمان بێ پێجا پرۆسیا سەرگیری کردووە سەرکەوتونە بۆ ئاخری سەر بەهێوێ کردووە ڕۆژێک لە کۆڕێک کاوای دەکرد دەگوت نابێ ژن فرەژنی هەبێت لە کوردستاندا و ئەمە مافی ئافرەت دەخوێت لە کایدا بەخۆی سەر بەهێوێ شوی کردووە. ڕۆژێکی تریان لە یەکێک لە بنکەکانی بەرەنگاربوون و نتیژەی دیژیش نابووم بەیش کەوتینەوێ ئافرەتێک دانیشت بوو لە حوشەکەی منداڵێکی لەلا بوو ئێمەش ئەوەندە کێشمان تەواو بوو دوای شوێنە لای زۆر بە تاقەت دیار بوو مامەش شتێکمان بۆ بکراوکاری بکەین لەگەڵمان قسەکەی وتی وەڵی من کێشێکی دیشتم هەبوو بەڵام وە کاتی مێرەکان ئەوەندەیان لە گەورە کردوم خۆشم نازانم شوێنێ بچمە دەرێ ڕاست ئەمانە مشتی خەرمانن لە بەربوومی ئەم ڕێکخراوانە کە بەناو ڕێکخراوی مافی ئافرەتانن کە مافی ئافرەتیان وێران کرد کە ئافرەتیان کرد بە کاڵا کردیان بە شێوەیەک بەڕاستی لە مستی ئەو بەرپرسی لە مستی ئەو دۆڵەمەندیان نا وەکو ئەو کەس وەکو جگەرێکیان لێ کردووە کە ئەم کەس دەتوانێت بیکێشە زۆر بە ئاسانی دەستی کرد یعنی ئافرەتیشانی ناوەتە نەسی جگەرە بەڕاستی بەداخەوە ئەوەی کە من داواکارم ئێوە وەکو لایەنێکی ئیسلامی جیاتێکی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کوردستان بچنەوەی ئیسلامی کوردستان کە پێگەیەکان هەیە لەسەرم کۆمەلگا بەڕاستی ڕێکخراوی ئافرەتانیشتان هەناشتی باشیشان هەیە و درێغیتان نەکرد و لە قەدەر توانای خۆتان بەڵام ئومێدەوارین کە ئێوەش سەحەکەت چۆن نەکەن زیاتر پێرەی پێ بدەن دەستی ئەوانە کورتکەنەوانەیە هاوکاری یەکتر بن چونکە بەڕاستی ئەگەر بربەستێکیان هەبێت لەنێو کوردستان ئەو ڕێکخراو ئافرەتانەی ئیسلامیەکانی ئێوەن ئەگەر ئەوانە لەنێ بۆی کە زیاتر ئافرەتی بە کاڵاکەن و خێزانیان بۆ شێنەوانێ سەرنج و تێبینە جوانەکانی تۆ وەڵی بەر لەوەی ئەو پەیوەندی بەڕێزە وەربگرم کای جوانبێر لە چەم شەماڵەوە ئێمە هەمیشە دەڵێن بە ئافرەت خوشکان دایکان لە ناو بازنەی ماڵەکانی خۆیاندا کێشەکانیان دەرنەچێ بەڕاستی کێشەی خێزانی وەکو چەکێکی ئەتۆم وایە هەروەندەی لە بازنەی سنووری خێزان چۆ دەردوایی چارەسەرکردنی زۆر زەحمەتە بۆیە دایکان و خوشکان پەنا بۆ شوێنی دیکە مەبەن